ولی تماشا نیجا تماشا بکن لزربای کورو جوینی نف دولتی دا چه کمالا گشتیانه تین هفگیرتی به جی بیز با حاف به یکتی اروپا به ایدی لکرملن به لکوش قاسپی به لهر جیه که به بابتو پرسین انرژی بابتو پرسین آبوری بگمان روین استراتژیک بازرگانی کروک و ناواروک و جوهر وان همو گوتو بجانه البته اف لهفدان جیوپولیتیک و اف همو شر و اف همو کشمه جی لسر وی کنه ایدی هرما کردستانی جی خودی نفتا که باشه بگمان نفتا جی برهه بیتشاندن ایدی به سدماوی سکالا دادگاه نابجوانی پاریس بوده ما چند ماه نهاد که راگتن لیل محافل نیف دولتی کورو کمپانی نیف دولتی جاره کردن تأکیل سر هم دیده کردن کو بازار انرژی جهانی پیوستی بنفط هرما کردستانی پیوسته بیتشاندن دکتور ارشد طه و شرابکار آبوری پسپور نفطه نهال استودیو میوانه منه دکتور تو بخیر بی زور سپاس او داخوانیا مگور و یا کوچ قاسپی کو تأکیل سر هم دیکریه تأکیل سر اوه کراوتوه که پیوسته دزوترین کاد نفط هرمی کردستان جاری کردی که بنیره با ترکیه دست بکاتوه ام پیشاتا چون دیده دیتو زۆر سپاس بۆ دەرفەتە لە 3 ساڵی ڕابردوو گۆڕانکاری و ڕووداوی زۆر گەورە لە ئاستی جیهان ڕوویدا ساڵی 2019 سەرەتای پوکانەوەی ئابووری جیهان دەست پێ کرد هێشتانەوەتەوە نەبوو 2020 بەتای کۆڕۆنا بڵاو بۆ ئابووری جیهان بەتەواوی داخرا ڕنگدانەوەی لەسەر پەرەپێدانی ئابووری و گەشەی ئابووری لەم جیهانە و بێکاری و هەڵاوسان زیادی کرد هێشتانەوەتەوە نەبوو شەڕی ئوکرانیا و رووسیا دەستی پێ کرد کە پشێوەیەکی گەورەی ئابووری و سیاسی و بازرگانی لەسەر ئاستی جیهان بە تایبەتی لە بواری وزە دەستی پێکرد چونکە ئەمریکا و ئەوروپا ویستیان پەچی رووسیا بخەن لە ڕووی ئابووریەوە کە یەکێکە لە گەورە هەناردەکارانی نەوت و غاز بە تایبەتی بۆ ئەوروپا ئەوەی کرد و پشێوەی زیاتر بی لەمان کاتیشدا بڕیارەکانی دادگای فیدرالی و دادگای پاریس وای کرد کە هەرێمی کوردستان نەتوانی نەوتی خۆی بنێرتە دەرەوە لە چەند مانجی ڕابردوو و لەمان کاتیشدا سعودیا یاخی بوو لە ئەمریکا و لەگەڵ رووسیا سیاسەتی ئەو بەشیان پەیڕەو کرد لە کەمکردنەوەی خستنە ڕووی نەوتیان لە بازارجیانی کە بە هەرچیان نزیکەی 1,600,000 بەرمیل نەوتیان لە بازار کەم کردێتەوە لامان کاتیشدا لە ئەمریکا نەوتی بەردین بڕی بەرەمی کەم بووە لە چەند مانجە ڕابردوو هەموو معادلاتان وای کردیە پێشبینی دەکرێت کە خستنەڕوو لە بازاری جیهانی کەم دەبێتەوە خواز زیاتر دەبێت ئەو شوای کردیە کورتێنان دروست بووە وا دەبینین نرخی نەوت بە خێرایی بەرز دەبێتەوە لە ترسی ئەوەی کە خواز زیاتر دەبی لە خستنەڕوو کەواتە لەو هەموو قەیرانانەدا ئەو 400,000 بەرمیلەی نەوتی هەرێمی کوردستان هاوسەنجێک لەو بازاری جیهان دەجێڕێتەوە بە تایبەتی ئەوەی جەناب باز دەکەی لە کۆبوونەوەی دوونێ ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری وزە و ئاسایشی وزەی جیهانی لەگەڵ جێگری یاریدەدەری سەرۆکی ئەمریکا و وەنوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا هەردووشیان زۆر پێداگریان کرد لە سەرۆیەکە پێویستە نەوتی هەرێمی کوردستان بڕاتەوە و معادلاتە زیاتر نەشەوێت لەبەر دووسێ هۆکاری یەکەمیان ئاسایشی وزەی جیهانی تێک نەچی لە کاتێکدا کاڵاوسان و بێکاری و پوکانەوەی ئابووری تەنجی بە جیهان هەڵبچنیوە لە کاتێکدا هەرێمی کوردستانیش وەکو حەلیفێک استراتیجی ئەمریکا لە ناوچەکەدا نابی بکەوێتەوە فشارانێکە دروست بووە لە ماوەی ڕابردوو بە مەبەستی بێهێزکردنی هەرێمی کوردستان و خستنی لە ڕووی ئابووری و سیاسیەوە پێویستە ئەمریکا بەهانایەوە بێت و نێڵی ئەو دۆستە قەدیمەی بکەوێتن چکە وەکو ئاماژەم پێکرد 3 ساڵی ڕابردوو فۆکەسی ئەمریکا لەسەر کۆڕۆنە و لەسەر شەڕی ئۆکرانیا بوو هەندێک لە کەسانی دەسڕۆیشتوو لە ناو عێراق و دەوروبەری عێراقیش کە پشتگیری ئەو سیاستە دەکەن پێیان وە بکە ئەمریکا و ڕۆژاوا سەرنجیان لەسەر هەرێمی کوردستانەمە دەرفەتێکی گونجاوە لەوەی لێ بدرێت لە ڕووی ئابووری و سیاسی و ئێستا خەریکە معادلەکان دکتۆر ینی پێت وایە ئەو هەڵویستەی ئەمریکا سەبارەت بە نەفتی هەرێمی کوردستان ئیدی ئەکرێ بڵێن گڤاشێکی نێودەوڵەتیش لەسەر عێراقە کەمەش بخۆی هاندەرە کە زۆ ناردنی ناو دەست پێ بکاتەوە بێگومان ینی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان پێش هەمویان لە بەرژەوەندی عێراق چکۆیەک لەسەر 6 داهاتی عێراق پێک دەینتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە بێگومان لە بەرژەوەندی تورکیاشە لە بەرژەوەندی وڵاتانی زلێز و وڵاتانی ئەوروپیشە وەکو باسم کرد هەمویان لە قەیراندانە کەس نییە لەو نێوەندەدا زەرەر بکات تەنها هەندێک کەس نەبی کە نایانەوێت هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی بۆستێ دایانەوێت لاوازیکەن و عێراق بەرەو تاکڕەوی باتەوە گەرنا چەند هەرێمی کوردستان لێی سودمەندە بودجێ عێراق شۆندە لێی سودمەندە لە بەرژەوەندی هەموو وڵاتانە جگە یەک دوو وڵات نەبی کە نایانەوێت ئابووری و وزەی جیان بەرەو ئاسایی بڕاتەوە
و تاوەکو یاریکەرە سەرەکی لە بازاری دیانی بمێنێنەوە ئەگەرنا یاریکەرە سەرچیەکان عراق و تورکیا و هەرێمی کوردستان و ئەمریکا و ئەوروپا هەمووی بەڵێ دکتۆر لە سەرەتاش کەوتم ئێستا ینی کڕۆکی هەموو ئەو کوبوونەوە نێودەوڵەتیانە و کڕۆکی ئەو هەموو لێکدانی جیۆپۆلۆتیکە توندانەی کە لەسەر ئاسی جیهان هەیە بابەت و پرسی ئابووری وزە ڕێڕەوی استراتیژی بازرگانی ڕۆلێکی گرنگی تیا هەیە کەواتە ئەکرێ بڵێن هەرێمی کوردستان کە بتوانێت نفتی خۆی هەبێ نفتەکە هەناردە بکات ئەنی ئەمە وەکو کارتێکی بەهێزە بەدەست هەرێمی کوردستانە حتا لە ڕووی ئاسایشی نەتەویشەوە پرسیارەکەت زۆر زۆر معقولە لە شوێنی خۆیتی بەڵام زۆر ئاڵۆز چلامان کاتدا چێبڕچێکی تون لە نێوان وڵاتاندا هەیە لەسەر ئەوەی چێ دەبیتە مەمەڕی اقتصادی مەمەڕی بازرگانی دیتمان لە ماوەی ڕابردوو عراق بە لەگەڵ تورکیا ڕایانگەیان کە تەریقی تەنمیە پەرەپێدەن لۆی بازرگانی جنوب شەرقی ئاسیا و چین و هند بەناو عراق و تورکیادا بڕوە کە عراق و تورکیا دەباتە قۆناغێکی تر ڕەنگە گرنگەکەی لە نەوت زیاتر بیتن لە کاتێکدا عراق و تورکیا خەریکی و چێشە بچووکانە بوون کە ملیارێک دۆلار چێ زیانەکەی بکات لە ئەنجامی دادگای پاریسدا سعودیا ڕایگەیان کە بەتەمە ڕێگایەکی بەدیل دروست بکاتن کە لە هیندەوە دەست پێ بکات بەناو ئیمارات و سعودیا و بەناو ئوردن و ئیسرائیل بڕاتە ئەوروپا کە پچی ئەو پرۆژەی عراق و تورکیا دەخات تورکیا زیانێکی زۆر گەورەی پێدەگات لەبەر ئێستا ئەمن پێم وایە کە تورکیا ئەو کێشە بچووکانەی کە لەگەر عراقی هیچ لە لای گرنگ نییە تەنها دەوێت هەنی عراقدا کە ئەو پرۆژەیە دروست بکرێت پێشەوەی پرۆژە بەدیلەکە دروست بکرێت و تورکیا پەرایۆز بخرێت چونکە تورکیا سامانی سروشتی نییە ئەوە هێتی گەشتیاریە و دەوێت مەمەڕەکی سەرەکی بازرگانی و زەبی لە جیاندا بە دروستکردنی و پرۆژەی سعودیا و پەرایۆزکردنی عراق و تورکیا زیانەکی گەورەی ئابووریان لێ دەکرێت پێتۆ یەکەمیان سەرکەوتو دەبن هەڵبەتە ئەوەی سعودیا لە چارچەوەی کۆبوونەوەی جیبیس لە هەند ئەو بریارە سعودیا دراخۆ تەزانی سعودیایەکی کە لە وڵاتانەی کە خاوەن پێگەیەکی ئابووری حتا پێگەیەکی استراتیژی جوگرافیشی بەهێزی هەیە بێگومان یعنی دەمێنێتەوە چێ ئازایە و چێ عاقڵە زوو دەتوانێت خۆی لە ساحەکە پێ دەکاتەوە هەردووچیان لایەنی ئەرێنی و سەلبیان هەیە لایەنە ئەرێنیەکانی سعودیاوەیە کە وەکو جەنابەت گوتنی توانایەکی سیاسی لە منطقەکە و لە ئاستی جیهان و پارەی باشی هەیە بەڵام ئەوەی لایەنی عراقی جابەکەوەیە کە پارەی کەمتری دەوێت 7 میلیارد دلاری دەوێت و ڕێگایەکەش کورتترە بە خێراتر دەتوانێت دروست بکرێت دەبینێتەوە عراق تورکیا ئەوەندە بە خێرایی دەتوانن کێشەکانی نێوانیان وەلا بنێن و بە خێرایی دەست پێ بکەن پرۆژەکە تەواو بکەن چونکە پرۆژەی عراق ڕێگایەکە کورتترە و پارەی کەمتری دەوێتن ئەوە امتیازاتێک دەداتە عراق تورکیا کە بتوانن پێشەوەی سعودیا پرۆژە گەورەکەی بخاتن دەست پێ بکاتن عراق لە چارچەوەی ئەم هەوڵی تورکیا وەکو تاڵی ئەی چارەنووسی هەناردەکردنی نفتی هەرێمی کوردستان پێت وایە پێش بخێ لەسەر ئەمەش ڕێک بکەون لە بەراو عێراق دەڵێ ئێمە چاوەڕی تورکیا دەکەین بێگومان وەکو ئاماژەم پێکرد ئەو پرۆژێ زۆر گەورەترە لە ئەو پرۆژەی ڕێگای پەرەپێدان لا ناردەکردنی 400,000 بەرمیل نەوت لەبەرەوە تورکیا پێم وایە تەنازل لە زۆر شت دەکات ئامادە ڕەکەیوە لە دوانەکانی ڕۆژانە ڕابردوش جەماع لێ بوو کە تورکیا بە پەلێ لەوەی کێشەکانی لەگەڵ عراقی کلا بکاتەوە بە ناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان شۆ فۆکەسی بخاتە سەر پرۆژە گەورەکان چونکە تورکیا فشارێکی ئابووری و نەختینەی زۆر لەسەرە دەوێت کێشە سیاسیەکانی لەگەڵ عراق و مووسڵ و ئیسرائیل یەکلا بکاتەوە دیتمان لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان ڕێی سەرۆکی تورکیا یەکەم جارە لەگەڵ ڕئیس وزەرای ئیسرائیل لەو ماوەیەدا کۆبیتەوە لەگەڵ ڕئیسی مصریش کۆبووە کە چەندی ساڵە خلافی لەگەڵەیە لەبەرەوە دەوێت فشارە سیاسەکان کەم کاتەوە فۆکەسی بخاتە سەرلایەنە ئابوووریەکان ئەوش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەبێت عراقیش بە هەمان شێوە فشارێکی نێودەوڵەتی لەسرە و جەنابەت ئاماژ پێکرد تەنها لە کۆبنەکانی نەتەوە یەکگرتوەکان خەزینەی ئەمریکا لەگەڵ سەرۆکۆزیران عراق کۆبووە و وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ ڕئیس وزەرای عراق کۆبووە و یاردەدەر و نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکووری ئەفریقا لەگەڵ سەرۆکۆزیران کۆبووە لە ماوەی داهاتوش سەرۆکۆزیرانی عراق بانکێش کرا بستە کۆشتی سپی لەوێندە دووبارە فشاری لێ بکرێت و لەسەر ئەو بابەتانە قسەی لەگەڵ بکرێتەوە فشارێک زۆر لەسەر عراق دروست بووە فشارێکی زۆر لەسەر تورکیاشەیە کە بگەونە ڕێکەوتن و لە خلافە سیاسیەکان وەلا بنێن و فۆکەسیان لەسەر پەرەپێدانی ئابووری و وزەی جیهانی بیت لە چاچەوەی ئەو گۆرانکاریانەی بەتایبەتی جیۆ ئۆکۆنۆمیکە جەنابەت باس کرد پێگەی هەرێمی کوردستان لەکوێیە هەرێمی کوردستان قەڵایەکی ڕۆژئاوایە لە ناوچەکە لە ناوچەیەکی کوڵاودا هەرێمی کوردستان دۆستێکی سەرەکی ڕۆژئاوا و ئەمریکا بووە لە شەڕی داعش و ئێستا شەڕۆیە سەرڕای چەند نیگەرانیەک لە چاکسازەکانی وەزارەتی پێشمەرگەوانە
بەڵام وەکو دۆستەچی ڕۆژاوا دەمینێتەوە ئەگەر تووشی نەخۆشی و تووشی قەیرانش بێ بەڵام دەستبەرداری نابن هەرێمی کوردستان پێویستە پێگەی خۆی وەربگریتەوە و ئەو فشارانش دەبینن ببیتەوە هەناردەکاری نەوت و چاکسازی بکات لە بەتایبەتی لە وەزارەتی پێشمەرگە و لە سێکتەرە ئابوووریەکانیش لۆی متمانەی دۆستەکانی زیاتر وەربگریتەوە قەیرانەکانی 10 ساڵی ڕابردوش پێویستە دەرز داتە حکومەت هێرێمی کوردستان سوود لەو قەیرانان وەربگری لە داهاتوودا تووشی ئەو قەیرانە ئابووری و سیاسیان نەبیتەوە هەرێمی کوردستان بە بێستر لە ڕابردوو لە ڕووی سیاسی و ئابووریەوە بێتەوە مەدانەکە. کەواتە دکتۆر پرسیارێکم کرد گەرە جوابەکەم وەرنەگرت ئەنی کەرتی کارکردن پەراپێدانی کەرتی نەفت لەلایەن هەرێمی کوردستانەوە کە بێتە بەشێک لە دابینکردنی وزە بوو بازاری جیهان زۆر جار زۆر خەڵک هەیە زۆر محلل هەیە سەرنجیان لەسەر ئەمە هەیە فعلا ئەم کەرتە وەکو کارتێکی باشە بەدەست هەرێمی کوردستانەوە کە لە ڕووی هەرێمی نێودەوڵەتی ئەتیباری بوو بکرێت بێگومان دوو ڕووی هەیە ڕووی یەکەمیان وەکو بازم کرد لە 3 ساڵی ڕابردوو پشەوەیەک لە بازاری وزەیە بە سەبەبی گەمارۆدانی رووسیا و سزادانی کە گەورەترین هەناردەکاری غاز و نەوتە و سعودیا لەگەڵ رووسیا ڕێکەوتیە ڕۆژانە 1,300,000 بەرمیل خستنەڕووی نەوتیان کەم کردووە کە هاوسەنجی بازاری تێکدایە 400,000 بەرمیل نزیکەی سەدا چلی ئەو کورتێنانەی لە بازار جیهانی دروست بۆ پڕی دەکاتەوە پێگەیەکی سیاسی و پێگەیەکی ئابووری بەهێز دەداتەوە هەرێمی کوردستان بێگومان یعنی ئەم لەگەڵەوە دانیمە نەوت هەناردە بکرێ بە شێوەی خاوەکە پێویستە پشتگیری کەرتی ئابووری بکرێ لە ڕێگای دروستکردنی سنعاتی پترۆکیمیاوی چونکە دەرفەتیکارمان پێویستە گەشەی دانیشتوانمان ئیجابیە گەنجەشی زۆرمانەیە پێویستیان بە دەرفەتیکارە سەرڕایەوە بەشێک لە نەوت بە شێوەی خاو دەفرۆشین پێویستە بەشێکی لە ناو کوردستان بکرێتە پیشسازی هەم داهاتێرم کوردستان زیاد بکرێ هەم دەرفەتیکاریش بۆ گەنجان بڕخسێنێ هەم فرەستەشنکردنی داهاتێرم کوردستانش بکرێ کە یەکێکە لە بەرنامە سەرچەکانی کابینەی نوێمی حکومەت هێرێمی کوردستان. دکتۆر ئەرشاد تا پسپۆری ئابووری دکتۆر زۆر سپاس. زۆر سپاس. مەمنون.